ئەم کاتتان باش بیسەرانی هێژان لە ڕادیۆ دەنگی گەلەوە بە یارمەتی ئەوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ دووشەممە 28 نیسانی 2025تان پێشکەش دەکەین. دەوڵەتی داگیرکەری تورک لە ناوچەکانی تەتوان و خێزانی بەدلیس ئۆپەراسیۆنی سەربازی دەست پێ کردووە. هاتوچۆی کوێستانەکانی گوندیشینی خێزان قەدەغە کراوە و هەروەها زانراویشە لە کاتی ئۆپەراسیۆنەکەدا لە کوێستانەکانی لەرزەک و مهر و بەری سۆر و کاراسۆی گوندیشین دەنگەی تەقینەوە بیستراوە. لە ئێستادا جومجۆڵی سەربازی لە هەرێمەکەدا لە ئارادایە و بەردەوامە. با گوێرەی هەواڵی میدیاکانی تورکیا تا ئێستا دۆخی تەندروستی سری سورەیە ئۆندەر ئەندامی شاندیمراڵی ناجێگیرە و ماوەی 13 ڕۆژە لە ژێر چاودێری چڕی پزیشکیدایە. سری سورەیە ئۆندەر کە لە ڕۆژی 15 ئەم مانگەوە نەشتەرگەری دڵی بۆ کراوە و لە نەخۆشخانەیە تا ئێستا باری تەندروستی ناجێگیرە و مەترسی لەسەر ژیانی بەردەوام و بەو هۆیەوە لە ژێر چاودێری چڕی پزیشکیدایە. جێ ئاماژێ ئۆندەر یەکێکە لە ئەندامانی شاندی ئیمراڵی بۆ پرۆسەی ئاشتی و چەند جارێک چاوی باڕێبەرۆ جەلان کەوتووە و لە هەمان کاتدا ئۆندەر پارلەمانتاری دەمپارتیە لە پارلەمانی تورکیا و با گوێرەی میدیاکانی تورکیا تا ئێستا دووجار نەشتەرگەری بۆ ئۆندەری تەمەن 62 ساڵ کراوە. بزوتنەوەی گەنجانی شۆڕشگەر تەجەشە و ژنانی گەنجی تێکۆشەر تێکۆژن بۆ ئازادی جەستەی ڕێبەرۆجەلان لە شاری شتۆتگارتی ئەڵمانیا ڕێپێوانێکیان ئەنجامدا. گەنجان ڕاگەیاندراویشیان خوێندەوە وتیان وەک گەنجان تا کۆتایی پشتگیری لە پرۆسەی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک دەکەین کە ڕێبەرۆجەلان دەستی پێکردووە. هەروەها وتیشیان گرنگ بۆ ئێمە پەیامی ڕێبەرۆجەلانە تا ئازادی جەستەی نەیەتەدی هەموو ڕۆژێک لە گۆڕەپانەکان دەبین و هەروەها لە ڕاگەیاندراوەکەیاندا سڵاویان لە کۆنفرانسی یەکڕێزی و یەکهەڵویستی کورد لە ڕۆژاوای کوردستان کرد. پێواژۆیە ئەم تێوە دەرباز بکەن پێواژۆیەکە گرینگە منافەستەیە ڕێبەرە خۆدایی دەست پێکردن ئەم پێواژۆیە چارەسەریە هەر گرینگە بێ ئەمەر چار بگرن وەکە جوانی کورد وەکە جوانی ئازاد وەکە جوانی شۆڕشگەر ئەم ڕێبەری خۆ لە 20 تەموزی ساڵی 2023ەوە لە کەمپی پەنابەرانی شەید ڕۆستەم جوودی لە مەخموور لە پێناو ئازادی جەستەی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان چالاکی ئێشکگیری ئەنجام دەدرێت و 648 ڕۆژیشە بەردەوامە. شەوی ڕابردوو گروپی 127مین دەستیان با چالاکی کرد و مەراسمی گۆڕینی ئێشکگیری بۆ گروپی 127مین لە ناوەندی چەند و هونەری مەخموور لە بارێگای کۆمیتەی خانەوادەی شەهیدانی مەخموور ئەنجامدرا. چالاکیەکە باوتنەوەی دروشم بەردەوام بوو. گروپی 127مینی ناوەندی چەند و هونەری مەخموور ئێشکگریەکەیان دەست پێ کرد. بۆ تەبۆی گەلێ کورد هەر چۆپۆرچۆن هەمجدابە نوێنەری خوانەتی 400 دەرەگە ئەف کۆنفرانسێ سەبەبی ڕێبەر ئاپ و کەدەوە یا ڕۆژاوا ساڵان پشتینگە یا شهیدên me 10,000 şehit me doyên 13,000 gazî keda bana ya bêjin jiyan azadî rojava keda bana ev hatiye kirin xebatî serokatî keda serokatî keda van şehîdana van gaziyana ev hatiye kirin em sopasiya wan kîn yê ku bî sebeb yê ku tevil bî Kurd onîno dev hev cem hev onîne wê derê ji bo rêber ap û sıravê xwe rêdkîn em ji tevayê Kurdistanê re serketirî xwazî. Serok apû bijî serok apû. ڕێخستنی ئامەدی پارتی هەرێمە دیموکراتیکەکان دە بە پاش شەشەمین کۆنگرەی ئاسایی خۆی
ئەنجامدا. هاوسەرۆکی ئامەدی دەبەپا محەممەد شیرین لە کۆنگرەکەدا ڕێگەیان ئازادی گەلی کورد و ڕێبەر ئۆجەلان نزیکە. هەروە هاوسەرۆکی گشتی دەبەپا چیدەم گەلکچۆن ئۆجاریش ڕێگەن لە ئێستادا ئەم بژاردەیە لە پێش هەموو گەلانی تورکیا و ڕۆژهەڵاتی ناوینە یان هەتەشە هەڵبژێرن کە هەموو ڕۆژێک دەروز و عەلەویەکان دەکوژێت یان ڕۆژاوە هەڵبژێرن کە هەموو کەسێک بازمان کولتور و شۆناسی خۆی بە ئازادی ژیان دەکات. هەروەوتیشی سیستەمی ڕۆژاوە بۆ هەموو جیهان بووە بە هیوا و لە بەردەوامیشدا دەڵێت دەبێت بانگەواز لە دەوڵەت و دەسەڵاتداری بکرێ ئەرکەکانی خۆی جێبەجێ بکات. هەروەوتیشی ناچارین کۆمەڵگەیەکی دیموکراتیک بنیاد بنێن و بۆ ئەمەش مکانیزمەکانی سیاسەتی دیموکراتیک پێویستە. هەروەها جەختێکی کردەوە ئیمراڵی ناوەندی گۆشەگیریە و گەلی کورد با یاسایەک کا جێگای قبولکردنیە سزا دەدرێت و وتی شتێکەیە بە ناوی TMK کە گەورەترین ئامڕازی لە کۆڵیکردنی گەلی کوردە و هەموو داواکاریە ڕاواکانی گەلی کورد با تێرۆر ناوزەت دەکات. لە کۆتاییشدا ڕایگەیان دەبێت بە ڕێزۆجەلان ئازاد بکرێت و وتیشی ئێمە ڕازی نابین کە لەم قۆناغە مێژویەدا کەسایەتی سەرەکی ئەم پرۆسەیە لە هەرلومەرجی گۆشەگیریدا لە ئیمراڵی بمێنێتەوە. هەروەها هەوتەبێژی هەدەکە مەڕاڵ دانیش بەشتاش دەڵێت کارکتەری سەرەکی سیاسی کە بتوانێت ئەم قۆناغە چارەسەر بکات گۆشەگیر کراوە. دەشڵێت قۆناغەکانی پرۆسی چارەسەری بەم شێوەیە بەڕێوە ناچێت و پێویستی بە ڕەخساندنی هەلومەرجی کارکردنی ئازادی بەڕێز ئۆجەلانە. با دروشمی پێداگرین لەسەر ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک کۆنگرەی کۆمەڵگەی دیموکراتیکی هەدەکە لە مێرسین بەڕێوەچوو مەراڵ دانیش بەشتاش دەڵێت وەک هەدەکە هەموو تێکۆشانیان بۆ بنیاسنانی کۆمەڵگەی دیموکراتیکە و سەرنجشی خستە سەر هەڵدانەکانی ڕێبەر ئۆجەلان بۆ چارەسەری ئاشتیانە و دەڵێت دەتوانرێت پرسی کورد با دیالۆگ چارەسەر بکرێت. بەڵام گۆشەگیری لەسەر بەڕێز ئۆجەلان بەردەوام و پێویستە ئەو بابەتە چارەسەر بکرێت و پێویستیەکانی ئەم پرۆسەیە بڕەخسەندرێت. داواکاری گشتی دیاربەکر با پشبەستن با شەش وتاری سەلاحەدین دێمیرتاش سەرۆکی پێشووی پارتی دیموکراتیکی گەلان هەدەپا کە لە ساڵی 2016دا پێشکەشی کردوون سکاڵایەکی نوێی لا دژی بەرز کردەوە. تۆمەتەکان بریتین لا سوکایەتیکردن بە کۆماری تورکیا و دام و دەستگاکانی باشەوەی ئاشکرا و هاندانی ڕق و دوژمنایەتی و هاندانی تاوان و بە گەورە سیرکردنی تاوان و تاوانباران و ڕێخستنیان بەشداریکردن لە خۆپیشاندانی نایاساییدا. دادگای هەژدەی تاوانەکانی دیاربەکر ئەو تۆمەتانەی قبول کردو و یەکەم دانیشتنی دادگایکردنەکەی بۆ 24 ئەیلول دیاری کردووە. هێزەکانی سووریای دیموکراتیک قەسەدا کە لە 21 نیسان دوو گەنجی زەدیان بە ناوەکانی دیار عەلی ڕەفۆ و عوسمان عەلی لا دەستی گروپەکانی چەتەکانی داعش ڕزگار کردبوو. گەنجەکانیان ڕادەستی نووسنگەی پەیوەندی سەربازەکانی قەسەدەیان کرد. ئەمڕۆ بە نێوەنگیری ماڵی زەدیانی شاری تەلکۆچەر و نووسنگەی پەیوەندی سەربازەکانی قەسەدا هەردوو گەنجە ئیزەدیەکە لە دەروازەی تەلکۆچەر پاشخوێندنەوەی ڕاگەاندراوێت ڕادەستی خێزانەکانیان و بەرپرسانی حکوومەتی عێراق کرانەوە. هەردوو گەنجە ئیزەدیەکە لە کاتی هێرشەکانی چەتەکانی داعش بۆ سەرشەنگال ڕەفێنرابوون. جنیڤ گاریگۆس ئەندامی ئەنجومەنی شارەوانی پاریس و یەکێک لە پارێزەرانی مافەکانی مرۆڤ لە فەڕەنسا ماوەیەکی لەمەوبەر لەگەڵ شاندەکەی ڕووپی سەردانی هەرێمی داری خۆبەڕێوەبەریان کردبوو چەندین کۆبوونەوەیان ئەنجامدا بوو. گاریگۆس ئاماژەی بۆ کرد کە لە کاتی سەردانی شاندەکەیاندا لەگەڵ هاوسەرۆکانی داری خۆبەڕێوەبەری و مەزلوم عەبدی و بەرپرسانی یەپەگە و یەپەژە و هاوسەرۆکی شارەوانی کۆبانی و کۆبوونەتەوە و وتی هێرشەکانی دەوڵەتی تورک لە ڕێگەی سوپای نیشتمانی سووریاوە لە ئێستاشدا بەردەوامە و دۆخی ئەو مرۆڤانەی کە لە 2018ەوە ناچاربوون کۆچبەر ببن و پاشان ناچار بوون بچنە شەهبە ئەم ڕاستیە دەخاتە ڕوو. هەروەها وتیشی ئێمە چوینە بەنداوی ترشین و بینیمان تورکیا هێرش دەکاتە سەریان و هێرشەکان تەنها لەسەر هێزەکانی پاراستن نییە و بەڵکو لا ڕێگەی هێزە ئاسمانیەوە هێرش دەکرێتە سەر مەدەنیەکانیشی و وتیشی لا ڕۆژاوە لە نێوگەلدا هەست باش شەڕ دەکرێت. هەروەها گاریگۆس ئاماژەی بەوەشدا هێرشەکانی دەوڵەتی تورک لەسەر ڕۆژاوە تاوانی جەنگین و لە ئێستاشدا بەردەوامن و دەڵێت ئیداری خۆبەڕێوەبەری لەلایەک لا بەرامبەر هەڕەشەکانی سەر هەرێمەکە شەڕ دەکات و لەلایەکی تریشەوە
هەوڵدەدا سیستەمێکی کۆنفدراڵی دیموکراتیک کە ژنانیشی تیایدا بەشدار ببن جێبەجێ بکات و بپارێزێت. لە کۆتاییشدا بێدەنگی کۆمەڵگەی نێونەتەوەی لە بەرامبەر هێرشەکانی دەوڵەتی تورک لە سەر ڕۆژاوا ڕەخنە لێگرت و دووپاتی کردەوە و هێزانەی کاخۆیان بە بەرپرسیار دەزانن وەک ناوچەکانی دیکە دەبێت لە بەرامبەر ئەم پێشلکاریانی دەوڵەتی تورک هەڵویست وەربگرن و ڕۆژاوا بپارێزن. لە هۆڵەندا کۆنفرانسی ڕاوێژ دەربارەی ڕۆژهەڵاتی کوردستان لە 26 و 27 نیسان بە بەشداری چەندین چالاکوانی سیاسی و کۆمەڵایەتی و چەند پارتێکی ڕۆژهەڵاتی کوردستان بەڕێوچوو. ڕۆژی یەکەمی کۆنفرانسەکە دوو پانێل بەڕێوچوو لە ڕۆژی دووەمیشدا پانێلێک بەڕێوچوو عەباسوەلی و کامران مەتین تیایدا بەشداریان کرد. دواتر ڕێکخەرانی کۆنفرانسەکە سەرنج و پێشنیارەکانیان لە ئەنجامنامەیەکدا کۆکردەوە بۆ ئامادەبوونیان خوێندەوە. ئامادەبووان لە بەیاننامەیەکدا عەلی خامنەی ڕابەری باڵای ئیسلامی ئێران داوا دەکات بەرپرسانی ئەمنی و دادوەری لێکۆڵینەوەیەکی کورد و تەواو ئەنجامدەن بۆ ئاشکراکردنی هەر کەمتر خەمیەک یان دەستێکی بە ئەنقەست و بە پێی یاسا بە دوواداچوون بۆ ئەو بابەتە بکەن. ئاماژەی بۆش کردو پێویستە هەموو بەرپرسان خۆیان بە بەرپرسیار بزانن و لە ڕێگریکردن لە ڕووداوە ئازاربەخشەکان کە دەبێتە هۆی زیانێکی گەورە. پڕیارە ئەمڕۆ شاندی دانوستانکاری یەنەکە بە سەرۆکایەتی بافڵ تاڵبانی و شاندی پەدەکە بە سەرۆکایەتی مەسرور بارزانی لە دوکان کۆ ببنەوە و تیایدا گفتوگۆ لەسەر دوایین پەرستندنەکانی پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی هەرێم بکەن. کەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەشکردن هەر شاد.